27 ساڵە هەڵەبجە کیمیاباران کراوە، بەڵام بەشێک لە ساروخ و بۆمبەکانی ئەو ڕووداوە تا ئێستاش ماونەتەوە. هەندێک جار ساروخ و بۆمبەکان لە هەڵەبجە بە نەتەقیوی دەدۆزرێنەوە و دواتریش حکوومەتی هەرێم دەیانتەقێنێتەوە. ڕێکخراوەکانی ژینگە و هەندێک لە مێژوونووسانیش داوا دەکەن پاژماوەکانی جەنگ و کیمیاباران لە هەڵەبجە کۆ بکرێتەوە، دواتریش لە مۆزەخانەیەکی جەنگ دابنرێت. لە 2011ەوە وەک پرۆژەیەک بە ناوی لە پێناو ژینگە و مێژووی هەڵەبجەدا دەستمان کرد بە پرۆژەی کۆکردنەوەی پاشماوەی بۆمب و ساروخی کیمیایەکان و بڕێکی زۆرمان کۆ کردوتەوە تا ئێستا و چەند جارێکی شێمە وەک پرۆژە تەقدیممان کردەوە وەزارەتی شەهیدان و وەڵام تا ئێستا بێوەڵام بووە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو تا ئێستا 10 بۆمب و ناپاڵمی نەتەقی و لە هەڵەبجە دۆزراونەتەوە. یەکێک لە بۆمبەکان هەڵگری مادەی خەردەل بوو. هێزەکانی ئەمریکاش تەقاندیانەوە. ناوی ئەو وڵاتەشیان ئاشکرا نەکرد کە بۆمبەکەی دروست کرده بوو. بەرپرسانی حکومیش لە ناوچەکە دەڵێن بۆمبە نەتەقیوەکان مەترسی هەیە. لەگەڵەوەشدا ماوەی ساڵێکە بڕیاری کردنەوەی مۆزەخانەیەکی چەک و تەقەمەنی لە هەڵەبجە هەیە، بەڵام مۆزەخانەکەش دروست نەکراوە. دەیان شوێن خەڵکی مەدەنی چەک و تەقەمەنی ئەوانەی کۆکردوێتەوە لای خۆی پاراستوێتی و بە هەمان شێوە لە شوێنەکانی کەش هەر لە لادیەکانمانە ئێستا چەندین چەک و تەقەمەنی ماوە و کۆ نەکراوەتەوە. لەبەر ئەوە بەڕاستی ئێستا لەم کاتا جەنابتانزان قەیرانی دارایی هەیە. ئیگینا ئێمە بەرنامەمان ئەوەیە لە داهاتوێکی نزیکە شوێنێکیان بۆ تەرخان بکرێت و بکرێت بە دایرەیەکی سەربەخۆ. بە گوێرەی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی مین لە 9 ساڵی ڕابردوو لە سنووری هەڵەبجە 844 کەس بوونە تا قوربانی مین و تەقەمەنیەکان. لەو ژمارەیەش 807 کەسیان گیانە لە دەستدا و بە ڕێژەی لە 157 قوربانیەکانیش بەهۆی دەستکاریکردنی پاژماوەکانی جەنگەوە بووە. لەگەڵەوەشدا بەشێکی زۆر لە پاژماوەی بۆمبەکانی کیمیابارانی هەڵەبجە لە نێو یەکێک لە زەویەکانی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە کۆکراونەتەوە. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.